باشە دکتۆر پرسیارێکی تر باسی پشکنینمان کرد گوتمان هەرچەند زووتر پشکنین بکاتن چەند زۆرە پشکنینمان هەیە یەک لەوانەیە یەکەم جار پشکنینی خۆی کە ئافرەت پشکنی خۆی بکات پشکینەکە چۆنە و پشکنینەکانی تریش چین خۆی یەکەم شت پشکنینی خۆیە سێلف ئەگزامینیشن پێدەوترێکەوە ئافرەتەکە خۆی لە کات سوورماگانە کە پاک دەبێتەوە بەدەست خۆی فەحسکات بەشی ناوەی پەنجەکانی خۆی بەکاردەینی لە سینجی بزانین ئەگە هەستی بە هەر گرێ کرد زوو سەردانی پزیشکی پسپۆر بکات باشە تاوکو بزانی زۆری گرێەکە چێت زۆربەی گرێەکان لەوانەیە گرەی نامەترسیدار بێت کە پێ بێناین کاتە مەرزی هەموو گرەیەکی دەرکەوتی گرێکی بێگومان هەموو گرێک شێرپەنجە نییە بێجگەلەوە هیچ ئەگزامینیشنێکی دیکە هیچ فەحسێکی تر هەیە پشکنین بەخۆی لە بەخۆی بکات بەداخەوە لە وڵاتی ما نییە لە غەربدا شتێکی پێتر سکرینینگ ینی هەموو ئافرەتەکان پاش تەمەنی بەپێی پرۆگرامی وڵاتەکە پاش تەمەنی 50 یان 45 ساڵانە یەکەم جار پشکنینیان لە بۆ دەکرێت تا تەمەنی 54 ساڵی دوای 55 دو ساڵ جارێک سکرینەکە بە مامۆگرافی دەبێت مامۆگرافی زۆر گرنگە لە بۆ پێشوەخت دەستنیشانکردنی پێشوەخت لە بۆ شێرپەنجەی مەمەکەوە دراست کراوە دەڵێ نزیکی ساڵ و نیوەیەک پێشەوەی کە بەدەستەستی پێ بکرێت لە ڕێ مامۆگرافیە دەتوانیت باشە دکتۆر پرسیارێک ئەو مامۆگرافیە چەند جار ئەنجامی بدات یاخود ئەوەندە جارێک ئەنجامی داوە زیانی نابێت بۆ ئافرەتەکە بێگومان نەخێر لەبەرەوەی زۆر لێکۆڵینەوە لەسەروانە کراوە باشترین پرۆگرام کە دانراوە هەرچەندە پرۆگرامەکان دەگۆڕێ لە وڵاتی لە وڵاتیشتە با بڵێن لە ئەمریکا لە تەمەنی 45 ساڵی و دەست پێ دەکا هەموو ساڵی جارێک تا 54 ساڵی دوایی لە 55 و هەموو 2 ساڵ جارێک تا تەمەنی 70 ساڵ لە بەریتانیا لە 50 ساڵی و دەست پێ دەکان هەتا 70 ساڵی هەر 2 ساڵ جارێک دەیکەن هەیە 3 ساڵ جارێک دەیکا بێگومان هیچ مەترسێکی نییە باشە دکتۆر ئەوە لێرە ئەنجام دەدرێت پێویست وەکو سکرین ئەو سکرینەمان نییە زۆربەی ئەگەر ئافرەتەکە تێگەشتوو بێت خۆی سەردانی دکتۆر دەکە بە شێوەیەکی ناوبەنا بۆ پشکنین خۆیدا لەوانە بێتن داوا بکە کەوا چێکێک بکە بزانین هیچ ناوبەناو بیکاتن جا ئەوختا مامۆگرافی بێت یان ئەگەرەوەی تەمەنی گەنجتر بێ زیاتر سۆنار بەڵێ کاتە بە سۆنەرژ دەتوانن دەتوانێت بڵێ